وێکی گشتی بۆی کە کار لەسەر بەهرە و تواناکانی خۆیان بکەن هەتا هەنگاو بنێن بۆ پێشەوە و بەرەو پێشەوە بڕۆن. لەسەر بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دلێر بابەکر کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی نێوستێپن. کاک دلێر بانیت باش. بەڕێستان باش، بەیانی سەرجەمبی سەر و بینەرە خۆشەویستەکانی شاشە جوانەکەی گەلی کوردستان باش. زۆر سوپاس، بەخێر بێ سەر چاوان. کاک دلێر هەر سەرەتا گەر بکرێت باسێکی ئیڤێنتەکەمان بۆ کە بزانین ئامادەکاریەکانتان تا ئێستا چۆن ئەڕوا ئامانجی ئێوە چی بووە، کاتژمێرەکەشی ساعات پێشتر 5 ئێوارە دانرابوو، دروست ئێستا هاتێتە ساعات 4. ئەم گۆڕانکاریە بۆچی؟ ئیڤێنتی گەنجی سەدا ئیڤێنتێکە کە ڕۆژی هەینی 4/8 کاتژمێر 4 ئێوارە ئینشەڵا لە هۆڵی ڕۆشنبیری ڕێکخراوی نیوستێ بە هاوبەشی بەرەبەرایەتی ڕۆشنبیری و نەری سلێمانی ئەستاوە بە سازدان و ڕێخستنی. ئامادەکاری ئیڤێنتەکە نزیکەی 25 ڕۆژە بەردەوامە. بە بەردەوامی کارمان لەسەری کردووە، کارمان لەسەر میوانەکان کردووە کێ بانکین وەکو سپیکەر، چونکە 4 میوانمان بان کردووە زۆر بە وردی ئامانجمان ئەو بۆ ئەو کەسانە بانکین کە لە کۆمەڵگا پێویستیان پێێتی و ئەو 4 سپیکەری کە بانمان کردووە ڕێک لە هەڵخۆڵاوی پێداویستەکانی گەنجەوە ئەم 4 وتاربێژە کە بان کراون ڕێک پێداویستی گەنجێکی ئەم سەردەمەن. مامۆستا کارزانیاسین کە مامۆستای ڕایەنەری گەشەبەدانی مرۆیە، مامۆستا گەشتا خەریب کە ڕایەنەری بازاڕسازیە، مامۆستا وەرزە بابەکە کە ڕایەنەری ژیانسازیە، مامۆستا ڕێکان کە ڕاهێنەری فێربوونی زمانی ئینگلیزیە. چۆن ئەمانەمان هەڵبژاردووە؟ ئەگەر گەنجێک لەم کاتی هاوینەیە بێئیشە، بێتاقەتە، بێکارە، نازانێت چۆن خۆی بدۆزێتەوە و نازانێت لە چ بوارێکە باشە، مامۆستا کارزان لە ئیڤێنتەکەی ڕێک باسی ئەوەکە چۆن بزانین لە چیدا باشین. یعنی گەنجێکەیە توانایەکی شاراوی هەیە بەڵام تاوەکو ێستا نەیزانێت لە چیا باشە، تاوەکو ێستا نەیزانێت ئەم توانایی بەکاربێنێ بۆ داهاتوو ئیشی پێ بکە، پارەی پێپیاکە، بزنسێکی پێ بکە. مامۆستا کارزان لە ئیڤێنتەکەی ڕاستەوخۆ باسی ئەوەکە چۆن بزانین لە چیدا باشین. گەنجێک کاتێک خۆی دۆزی و زانی لە چیا باشە، گرنگە بژزانێت لەم سەدەی 20ەکە پێویستی بە چییە. یعنی پێداویستەکانی گەنج لە سەدەی 20ەکە جیاوازە لە سەدەکانی ڕابردوو. مامۆستا وەرزە بابەکر لە ئیڤێنتەکەی ڕێک باسی ئەوەیەکە گەنجێک لەم سەدەی 20ەکەیە لەم 2023 بیاوێ لە بوایەکە سەرکەوتوو بێ، پێداویستەکانی سەرکەوتنی گەنجێک لە سەدەی 20ەکە چین. کەواتە مامۆستا وەرزە ڕێک باسی ئەوەیەکە کە چۆن گەنجێک بزانێ پێداویستەکانی چین بۆی سەرکەوتوو بێ. واتە هەر سپیکەرێک لە ڕوویەکەوانێ باسە گەنجانەکە بۆی کە بەرەو پێش. ئەگەر گەنجێک زانی پێداویستەکان چین و زانی لە چیا باشە، ئەتوانێت بزنس دروستکە. مامۆستا گەشتا غەریب کە خۆی ڕاهێنەری بازاڕسازی ڕێک باسی ئەوەکە چۆن بزنسی بچووک دروستکەین. بزنسی بچووک ڕێگاکانی زۆرن، چۆن دروستیکەین، لەگەڵ کیا دروستیکەین، بە هاوبەشی دروستیکەینە بە تەنها دروستیکەین. قسەیەکەیە دەوترێ ئەڵێن ئەگەر شەریک باش بە خوا بۆ خۆی دروستە کرد، ئەم بۆ بزنس ڕاستە ئایا و چۆن دەست پێ بکەین، لەکوێ دەست پێ بکەین، شوێن کوێ بێ، کاتکەی بێ، لە چ تەمەنێکە، چەنە پارت پێ بێ. هەموو ئەمانە گەنجێک کە خۆی دۆزی و زانی لە چیا باشە، پێداویستەکانی زانی، ئەتوانێت بزنسێ دروستکە بەڵام پێویستی بە کەسێکی ڕێنمایی بکات. گەنجێک کاتێک بزنسێکی دروست کرد، ئەتوانێت بخۆی بەرەو پێشەوە بەرێ. یەکێک لە ڕێگاکانی بۆ بەرەو پێشچوونی خۆت لە بزنسا فێربوونی زمانێکی نوێ. مامۆستا ڕێکان ڕێکی لە ئیڤێنتەکە باسی ئەوەکە چۆن زمانێکی نوێ فێربیت. تەکنیکەکانی فێربوونی زمانێکی نوێ چین بۆی لە بوارەکەی خۆتا سەرکەوتوبی، بۆی لە هەنگاوەکانی داهاتوودا بەرەو پێشەوە بەری. هەر کاتێک زمانێکی نوێ دەزانی تۆ کەسێکی تری، تۆ 2 زمان زانیوە تا 2 کەسی، 3 زمان زانی 3 کەسی، 4 زمان زانی 4 کەسی. مامۆستا ڕێکی باسی ئەوەکە خۆی ڕایەنەرێکی شارەزا و بەتوانای فێربوونی زمانی ئینگلیزیە و کۆرسی هەیە بەردەوام. لەم ئیڤێنتەیە باسی ئەوەکە چۆن فێری زمانێکی نوێ بین. واتە ڕێک ئەگەر گەنجێک لەم سەدەی 20ەکەیە بیاوێ خۆی بدۆزێتەوە، بیاوێ پێداویستەکانی گەنج لە سەدەی 20ەکە بزانێ، بیاوێ بزنسێکی بچووک دروستکە، بزنسەکەی بەرەو پێشەوە بێ، فێری زمانێکی نوێ بێ. ڕێک ئەم ئیڤێنتە بۆ ئەو گەنجە هەنگاوەکان هەمووی تاواکەریەکن، بابەتەکان لە دەستپێکەوە هەتا گاتە لوتکە. بالضبط بۆ هەموو گەنجێک شەبێت. یعنی هەر گەنجێک لەم کۆمەڵگایەدا پێویستی بە فێربوونی زمانێکی نوێ. کەواتە ئەم ئیڤێنتە بوو ئەوە. هەر گەنجێک لە وڵاتەیە گرنگە حەزی لێ خولیاتی بزنسێ بۆ خۆی دروستکە. ئەوانە کە بزنسی گەوریان دروست کرد ڕۆژە بە بچووکی دەستیان پێکرد، ڕۆژە ڕەنگە مارکێت دەڵێن گەنجان تەمەنتان دیاری کردووە لە چ تەمەنێکە یاخود هەموو تەمەنەکەتانە و بۆ هەموو تەمەنێکە و هەمووان ئەتوان بەشدار بن. ئامان جێم ئیڤێنتە ڕاستەکەی لەم وەرزی هاوینەیە گەنجان لە ناوەندە ئەکادیمیەکان دوورن، لە زانکۆ دوورن، لە قوتابخانەکان دوورن. دەمانەیە ئەم ئیڤێنتە بکەین بە دەرفەتێ بۆ بنیادنانی خۆیان، بۆ دروستکردنی بنچینەیەکی بەهێز بۆ داهاتوی خۆیان. دەمانەیە گەنجان لەم تەمەنێکە ئێستاتیدان درەنگ نییە، ڕاستە ڕەنگە هەندێکی تەمەنێکی زۆری کرد بەڵام درەنگ نییە، ئێستاش ئەتوانن دەست پێ بکەن. کۆمپانیا گەورەکانی عالەم کنتاکی لە کۆتاییەکانی تەمەنیە
خاوەنی کۆمپانیاکە دەستی لێکرد کۆمپانیا گەورەکان بە هەمان شێواز بۆیە ئەکرێ ئەم ئیڤێنتە ئینشەڵا بکەینە سەرەتایەک دەستپێکە بۆ گەنجەکانمان و زیاتر لەم ئیڤێنتەوە خۆیان بناسن خۆیان بدۆزنەوە و کار لەسەر داهاتوی خۆیان بکەن و قسەکان یاخود سپیکەرەکان کاتێکە قساکەن دەکرێت کاریگەری ڕاستە و خۆی هەبێت لەو دقەیە لەسەر ئامادەبوون بە دڵنیایەوە ئەو سپیکەرانە هەمویان کەسانی بە ئەزمونن کەسانی بەتوانان چەندی ساڵە ئەزمونیان هەیە لە بوارەکەیەوە کۆنتاکت و بەرکەوتنێکی زۆر باشیان هەیە لەگەڵ جەماوەرە لەگەڵ گەنجانە هەمویان گەنجن و بۆیە بابەتەکە بۆ گەنجانە بۆیە ناویشتەوە ناوە گەنجی سەدا ڕێک تایبەتە بە گەنجی ئەم سەدەیە چۆن گەنجێک دەم سەدەیە خۆی بدۆزێتەوە خۆی بەرەو پێشەوە بەرێ و سەبارەت بە کاتەکەی یەکەم جار سعات 5 مادانە بەڵام دواتر دیقەتمان ناکە ڕۆژگار کورتە نزیکی ساعت 7 شتێک بانگ ئەدا و حسابی ئەوانە ماگە کە لە دەرەوەی شار هەندێک کەس دوورە لە دەرەوەی شارەوەیت دواتر ڕەنگە بۆ نمونە گواستنەوەیان ناخۆشتر بێ هات و چیان ناخۆشتر بۆیە خسمە سعات 4 بۆی بە ئیسراحەت دواتر لە کۆتاییەکەی هەر کاتێک تەواو بێتوان بە ئیسراحەت کاتەکە دیاری نەکراوەکەی تەواو سعات 4 ڕێکەوە کاتژمێر 6 ئێوارە ئینشەڵا تەواو بەرەک 2 سعات کەمتر لە 2 سعات دەخایانێ کەواتە ئەنجامدانی ئەم جۆرە ئیڤێنتانە ئەگەر ئێستا ئێوە جارێک ئەنجامتان ناوە تا چەند گرنگە ئەم جۆری ئیڤێنتانە دووبارە و سێبارە و چەند بارە بکرێتەوە بە دڵنیاییەوە ڕەنگە ئەم ئیڤێنتە دەستپێکی گۆڕانکاری بێ لە گەنجێکە یەکەم جارتانە ئیڤێنتی لە یەکەم جار نیوستر ئیڤێنتەکانم چونکە نیوستر خۆی هەمووی نزیکەی 9 مانگە دروست بووین بەڵام الحەمدولله کۆمەڵە چالاکی زۆر باشمان ئەنجام داوە لە ماوەی ڕابردووە لە ماوەی 9 مانگی ڕابردووە توانین بڵین کۆمەڵە چالاکیمان ئەنجام داوە کە زۆر ناوازە بوون بۆ نمونە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پێشانگەی کتێبێکمان کردەوە داهاتەکەی لەگەڵ سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیک و لەگەڵ پەیمانگەی زانستی کۆمپیوتەر لەوێ کردمانەوە ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو تەواوی داهاتەکەمان پێشکەشی نەخۆشخانەی هیوا کرد کە داهاتێکی زۆر باش بوو لەو کاتەیە الحەمدولله گروپی خوێندنەوەمان لەو زانکۆکانە دروست کرد ئەمساڵ لە زانکۆکان گروپی خوێندنەوەمان دروست کرد دەمانویست خوێندنەوە بکەین بە کولتور دەمانوێت گەنجانمان لە جیاتی ئیسەر قاڵبوون بە موبایلەکانە وەکو چۆن ئێستا موبایل محتادی بووین دەکرێت خوێندنەوە محتادی بین دەکرێت خوێندنەوە کتێبەکان محتاجین بۆیە لە نێو زانکۆکانە گروپی خوێندنەوەمان دروست کرد دەستەی تەندروستیمان هەبوو کە چالاکی تەندروستیمان ئەنجامەدا بۆ نمونە لە کاتی دابەشکردنی موچی خانشینانە کە ئەوان تەمەنێکیان هەیە سەردانی بانکەکانمان کرد کە نزیکەی 600 بۆ 700 تێستی نەخۆشیمان ئەنجامدا بێ بەرامبەر بۆ ئەو کەسانەی تەمەنێکیانەیە و کەسانەی کە ڕەنگە پێویستیان بۆ ببزانن کە شەکرەکەیان چۆنە زەختەکەیان چۆنە بە شێوازی لە شێوازەکان ڕێنماییان بکەین ڕێنماییمان کردوون سەردانی قوتابخانەکانمان کردووە ڕێنمایی تەندروستیمان داوە ڕێنمایی پەروەردەییمان داوە پێیان و بەردەوام لە سۆشیال میدیا هەوڵمان داوە کە بابەتی پەروەردەیی بابەتی گەشەپێدان بابەتی هاندان بڵاو بکەینەوە واتە بە شێوازی لە شێوازەکان کارمان کردووە کە خزمەت بکەین و کۆرسی دەرمانسازیمان کردوتە لەم هاوینە واتە ئەو بوارانی کە ڕێکخراوەکە ئێوە کاری لەسەرەکە تەندروستیە پەروەردەیە ژینگەیە کارمان لەسەر ژینگەی کردووە گەشەپێدان پەروەردەیی تەندروستی زیاتر ئەم ئیشمان لەسەر ئەمە کردووە وەرزشی کارتان لەسەر کردووە لە پلانە کارمان لەسەر نەکبان لە پلانمانە ئینشاءالله پلانمانەکە ئینشاءالله لەمە دووە کار لەسەر وەرزشی بکەین و ئەم جۆرە ئیڤێنتانە بەردەوامی پێ بدەین پلانی دوو ئیڤێنتی دیکەمان داناوە ئینشاءالله و ماوەکانی داهاتوو هەرێکیان لە بوارێکی جیاوازە کە دواتر ئینشاءالله هەر بۆ گەنجانە بەڵام هەرێکیان بوارێکی دیاریکراوە هەرێکیان بۆ چینێکی دیاریکراو ئامانجەکە ئینشاءالله داهاتوو باسی لێ دەکەین کە چۆنە پلانەکە بەڵام پلانێکی بازە گەنجانەکەی واتە هێزی کارەگرێتەوەێت کە دەڵێ گەنجان واتە داینەمەی گۆڕانکاریەکان و داهێنان و بەرەو پێشەوە دەستان خۆش بێ مادوو نەبن بە ماوەیەکی کەم توانێتانە چالاکیێکی زۆر ئەنجام بن جا ئەمێ ئەو بپرسم کاک دلێر ڕەنگە زۆر ڕێکخراوی تر هەبێت کە کا لەسەر گەنجام بکات جیاوازی ڕێکخراوەکەی ئێوە لەگەڵ ڕێکخراوەکانی ترەکە چییە کە هەر لەسەر هەمان بواریای خو لەسەر هەمان چین و توێش بەدڵنیایە گەنجان ڕێکخراو زۆر نەگو خۆتەڵی کە ئیش لەسەر گەنجانەکەن و فۆکس و تەرکیزیان لەسەر گەنجانە بەڵام ئێمە یەکەم خۆمان گەنجین هەر لە سەرۆک و ئەندامان هەر هەمومان گەنجین و هەرمان خوێندکاری زانکۆشین هەر هەمومان خوێندکاری زانکۆ پەیمانگەکانین و کۆنتاکت و بەرکەوتنێکی زۆر باشمان لەگەڵ گەنجانە هەیە واتە ئێمە ناین کەسانێک لە سەرۆ لە تەمەنێکیان هەبێ و لەگەڵ کەسانێکە تەمەنێکی کەمتریانەیە 20 ساڵێک و 45 ساڵێ هەر هەمومان گەنجین و پەیوەندیکی زۆر باشمان لەگەڵ گەنجانە دروست کردووە و هەوڵمان داوە ئیش لەسەر ئەو گەنجانە بکەین کە بەشێک لە گەنجەکان کێشەی نەبوونی متمانەیان هەیە بە خۆیان بەشێک لە گەنجەکان کێشەی نەدۆزینەوەی لایەنە باشەکانی خۆیان هەیە لایەنە ئیجابەکانی خۆیان لە چیا باشن ئیشمان لەسەر ئەمانە کردو ئیشمان لەسەر ئەوە کردووە کە گەنجان بە جۆرە لە جۆرەکان بێئومێد نەبن بێهیوان نەبن
نەبن گەنجان بیر لە داهاتی خۆیان بکەنەوە بیر لەوە بکەنەوە کە ڕاستی ئێستا بارودۆخ ڕەنگە ناخۆش بە ڕەنگە سەخت بە ڕەنگە بێموچەی بێ پارەی بێ بەڵام دەمانەیە گەنجان بیر لەوە بکەنەوە کە ئەم بارودۆخانە تێئەپەڕن و هەندێک کات بارودۆخەکان کاتین چونکە هیچ بارودۆخێک بۆ مانەوە نهاتوە بارودۆخەکان هاتون بۆی تێپەڕن بەڵام تاقیکردنەوەیەکە و ئەزمموی ژیان هەروە بۆی تر خۆ وڵاتی ئێمە زۆر لە ناڕەحەتی زیاتری بینایە ئەمە هەموو جارە من کە بۆ خوێندکاران بە تایبەتی خوێندکارانی پۆلی دۆنگەزە قسەکەین ئەڵێن کاکە بارودۆخ زۆر لەمە ناخۆشتر بووە ساڵی 96 97 شەڕی ناخۆ بووە زۆر لەمە ناخۆشتر بووە بەڵام کەسانێک خوێندیان 2012 کاتێک لەم وڵاتە ئەڵێن پارە ئەباری بەرهەمەکان چنیەوە بەڵام کەسانێک ئەو سەردەمە بێئومێد بوون و بێهیوا بوون وازیان لەوانە هێنا و نەیان خوێن 2012 دەستیان کردەوە بە خوێندن بەڵام 2014 تەواویان کرد کە بێ مەعاشەکات و دینارێکە لە مەعاشە زۆرەکە نەخوات پاڵپشتی ئێوەیە وەڵای ئێمە وەکو گەنجان پاڵپشتی مادی هەر خۆمانی ڕاستەکە ئێستا ئەم ئیڤێنتە کردومان هیچ سپۆنسەرێکی مادیمان نەبووە دوو کۆرسی دەماسازیمان کردوتەوە لە پارەی ئەو کۆرسانە ڕێک پارەی ئیڤێنتەکەمان سەرف کردووە یعنی تەنها خۆمان هیچ سپۆنسەرێکی مادیمان نەبوو لە ماوەی ڕابردوو شار چالاکێکمان کردووە خۆبەخشانە خۆمان لە گیرفانی خۆمان ئەندامەکان بۆ نمونە کری هات و چۆ کری ئەو شتانی کە کردومانە سەر خۆمان لە گیرفانی خۆمان کردومان کۆمان کردوتەوە ئەندامەکان و ئیشمان سەری کردووە هەرگوو خزمەت ئیشێکی خێرخوازی و ئەزمموی وەکو تەجروبەیە چونکە ئیشی خۆبەخشی چێژێکی زۆر تایبەتیەیە یعنی ڕاستەوە پارە سەرفەکەی پارە بەجۆ لە جۆرەکان ئەمە نەخۆشخانەی هیوا ئەو هەموو پارەمان کۆکردنەوە مەسروفی پێشنگاکە بەشێکی ڕاستە زانکۆی پۆلیتەکنیک سواسێکی ناوکاریان کردین بەڵام بەشەکەی دیگە خۆمان لە گیرفانی خۆمانماندا لە پارەی داهاتی پێشنگاکەمان دەرنەکرد ئەو بۆ نەخۆشخانەی هیوایە چونکە نەخۆشخانەی هیوا نەخۆشێکی نەخۆشخانەی وا ڕەنگە پێویستی بە ئێمە بێت نەخۆشێکی نەخۆشخانەی هیوا ڕەنگە پێویستی بەبەخشی ئەوەنە بەدڵنیاوە دێتەوە شوێنی باوەڕمان وایە کە هەمیشە بەخشین کەمی ناکە بەخشین زیادەکە بەخشین ئیشەکە و گەورەکە بەخشین خزمەتەکە زیاترەکە لە داهاتوە ئینشاڵڵا بەرهەمەکەی سنیتەوە لە داهاتوە ئینشاڵڵا بەجۆ لە جۆرەکان ڕاستی ئێمە سەرەتامان ڕەنگە ئاتەن ئەم شتانە کە سەرەتای ڕەنگە هەندێک کۆمپانیەشە متمانە بێنەکەن سەرەتاتە سپۆنسەرت ناکە بەڵام تۆ بۆ داهاتوو شتی باشتر شتی گەورەتر ئینشاڵڵا ئەوان شاوکارمانە بن و ئێمە زیاتر ئەنگاری گەورەتر ئینشاڵڵا لە ئیڤێنتەکەی ڕۆژی هەینیە تەنها ئەنجامدانی ئیڤێنتەکە و ئەو سپیکەرانە قساکەن یاخودەوە تا چالاکی تریشتان هەیە لەو ڕۆژەیە کاری دەستی و نمایشکردنی کاری دەستیتان هەیە بە دڵنیایی و هەمانە هەم پێشانگەی کتێبێنین بۆ ئەوە کۆمەڵە کتێبمانێناوە کە کتێبی نووسەرە کوردەکانە زۆربەی ئامانجوانەوەی نووسەرە کوردەکانی زیاتر بناسیێنی و کتێبەکان زیاتر فرۆشیان پێیاکەین لەگەڵ کۆمەڵی کتێبی دیکە لە زمانە جیاوازەکان کتێبمان هێناوە ئینشاڵڵا و کاری دەستیشمان هەیە کۆمەڵێک خانم کاری دەستیانی ناوە شیرینیانی ناوە کاری دەستی کە دروستیان کردەوە بە دەستەکانی خۆیان لەوێ نمایشەکەنەوە لە داهاتێک بۆ خۆیان پیاکەن هەلی کاریشتان بە دڵنیای هەلی کاریشمان ڕخسانەوە ئامانجوانەوەیە کە ڕاستە گەنجان سوودمەوە بڕەپارێکی زۆر کەمیش لە بەرامبەر هەم مێزەوە گیراوە تەنها بۆی کە ئەنی هەندێک پێداویستی مێزوو هێنانی کری هات و چۆن مێزوو شتەکان ئەوە تەرتیبکەنەگینا شتێکی زۆر کەم و ڕەمزی وەرگیرا و ئامانجمان تەنها ئەوەیە گەنجەکان لەوێ سوود ببینن و لەوێ داهاتێ بۆ خۆیان پیاکەین بازاڕگەریە بۆ خۆیان بکەن و شتەکان بناسێنن و دواتر لە ڕێگەی ئەوە ئینشاڵڵا بەشکەم بتوانن بزنسی خۆیان گەورە بکەن لە داهاتوە ئینشاءڵڵا وتت کە کتێبخانەیەکی بچووکیش لەوێ دانێن و کتێبی نووسەرە کوردەکاندان هەماهەنگیتان لەگەڵ نووسەرە کوردەکانە چۆنە بە تایبەت بۆ ئەم ئیڤێنتە بە دڵنیایەوە سپاسیانەکەین زۆر هاوکارمان بوون لەگەڵ بەشێکیانە قسەمان کردو هەمویان بە خۆشحاڵی و هاوکارمان بوون ئێمە سپاسیانەکەین زۆر بەگەرمگوڕیەوە داوایان کردووە کە ئێمە بە شێوازە لە شێوازان کتێبەکانی نمایشکەینەوە بەگەرمگوڕیەوە پێشوازیانە کتێبەکانمان کردووە لە ئیڤێنتەکە کردووە بەگەرمگوڕیەوە کە کتێبەکانیان پێشکەش کردوین دایانە پێمان کە بەداشکاندنیش و هەم بەداشکاندنەوە ئیفرۆشین واتە بەداشکاندنی زۆر تایبەتی بۆکات تەنها ئامانجەکە خزمەتە ئامانجەکە گەنجێکی بوو ئەوێ مێشکی بزنس ئەچێتە مێشکیەوە بیرکردنەوەی بزنس ئەچێتە مێشکیەوە با کتێبێکی بزنسیش بکرێ ئیسفادەی لێ بکات گەنجێک لەیە فێربوونی زمانێکی نوێ ئەچێتە مێشکیەوە کتێبێک لەوێ کتێبێکی زمانی ئینگلیزیە عەرەبیە بیخوێنێتەوە ئیسفادەی بە دڵنیاییەوە تا گەنجێک بۆ نمونە باسی گەشەبەدانی مرۆیی کتێبی گەشەبەدانمان هێناوە لەوێ توانێت دوای ئیڤێنتەکە بیکڕێ بیباتەوە و ئەم ئیڤێنت سەرەتایە بۆ خوێندنەوەی ڕەنگە گەنجێک بەشداری سیمینارکە بەشداری ئیڤێنتکە بەڵام کتێب نخوێنێتەوە بەڵام ڕەنگە ئیڤێنتە کات لەو کاتدا گەرم و گوڕە حەماسەتی قسەی بۆ کراوە هاندراوە کتێبێک ئەکڕێ ئیسفادەی لێکە و سەرەتایەتی دەستپێکێتی چونکە کتێبی لەو عادەتی یەک دانە خوێندەوە ڕاتە کێشە کتێبەکە چێش بەخش ڕاتە کێشە وردە
ئەوەی کە خوێنەرێکی زۆر باشە ئێستا ئەوەی کە ئێستا ڕۆژانە بەردەوام کتێبە خوێنێت و ڕۆژگار بە کتێبی دەستی پێ کردووە کتێبێک سەرەتایە بۆ دواتر وردە تاوەکو بۆ بە کتێبێکی باش خوێنەرێکی باش نووسەرێکی باش وەرگێڕێکی باش هەموو ئەمانە بە دەستپێکێک بە هەنگاوی دەستی پێ ئەم هەماهەنگێتان لەگەڵ نووسەرەکانە تایبەت بەم ئیڤێنتەیە یاخود بۆ چالاکیەکانی تریشت کە ئەنجامتان ناوە لە ڕابردووە تایبەت بە خوێندنەوە هەر هەماهەنگیتان ڕابردووشە هەمان بوو بە دڵنیا بە تایبەتی بۆ گروپی خوێندنەوەکە هەمان بووە و داهاتووشتان ئینشەڵا زیاترمانەیە بەڵام بە تایبەتی بۆم ئیڤێنتە هەماهەنگەکەمان زیاترە چونکە خەڵکێکی زیاتر بەشداریەکەن و ئەو کات شتەکە بۆ عامە هاتن بۆ هەمووانتوان بەشدار بن هەمووانتوان سوودمەند بنلی بۆیە ئەمە وای کردووە کە هەماهەنگەکەمان زیاتر بێ لەگەڵ ناوەندەکانە ئەو ناوەندانەی کە کتێب چاپەکەن لەگەڵ ئەوانش سوپاسیان دەکەین هەم بۆ پێشانگەی کتێبەکەی جاری پێش و هەم بۆ ئەم ئیڤێنتە زۆر هاوکارمان بوون زۆر بەدەم داواکەمانەوە هاتوون و خۆشحاڵ بووم کاتێکی کۆمەڵە گەنج خۆبەخشانە میشانەکان کتێبە فرۆشن خزمەتەکەن ئەوانی زۆریان پێخۆش بوو و ئێمەش ئینشاءالله بەردەوام بە پشتیوانی خۆی گەورە. درستە. ڕێکخراوەکەی ئێوە لەگەڵەوەی کە لە چەند بوارێکە ئێوە کار دەکەن و گەیاندنی زانیاری و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان چگە لەمە کارەکە لەسەر ڕەخساندنی هەلی کاروەکو و ناوەندگیریەک لە نێوان بێکاران و خاوەنکارەکانە یان ئەویان جارێ لە ڕاستیدا لە هەوڵدان ئینشاءالله و پلانێکمان داناوە کە بۆ نمونە لەگەڵ ئەو خاوەنکارانە بکەوینە پەیوەندی و کۆنتاکتی بەردەوام دروستکەین بەڵام ڕاستەکەی بە حکومێکە سەرەتامانە وە شتەکان هەروە ئەڕاوردەوردە بۆ ئینشاءالله ئیشی لەسەر دەکەین لە پلانمانەیە کۆمەڵە پلانی زۆر باشمانەیە بۆ داهاتوو پلانمان هەیە کە ئینشاءالله ئەم گەورەتریکەین ڕێکخراوەکەوە ساڵێکەکەمان ببینە دەرەوە لە سلێمانی زیاترەوە تا لە ناوەندی سلێمانی نەهێڵینەوە ببینە دەرەوە ئینشاءالله تا ئێستا چالاکیەکانتان هەر لە سنتەری تەنها لە سنتەری شاری سلێمانیە بەڵام بەنیازنی وردە پلانمانەیە کە ئینشاءالله لەم ساڵ بەدواوە و لە دوای ساڵی دامەزراندیەوە وردە ئینشاءالله چالاکیەکان بەرینە دەرەوە شارەکانی دیکە قەزاناحیەکان ئەو شوێنانی کە پێویستیانە پێێتی ئەو شوێنانی کە گەنجەکانیان بێئومێد بوون بە هیوا بوون کاریان لەسەر بکەین هیوایان بۆ بگەڕینە ئومێدیان بۆ بگەڕینەوە بە زۆرەکان هاوکاریان بین بە زۆرەکان بە شێوازە لە شێوازەکان ئیشیان بۆ دروستکەین بە زۆر وایان لێ بکەین کە لەم بێکاریە ئەم بئیشیە بقۆزنەوە چونکە بەڕاستی زۆر کات بئیشی مانای ئەوە ڕاستە پارەت پێ نیە بەڵام ئەکرێت دەرفەتێ دروستکی بۆ خۆ لە داهاتوە ئێشت دەستکرانی من ئەو گەنجانێکە لەگەڵمانە ئەوانەی دەرەوەکە پەیوەندیمانی هەبەردەوام پێیان ئەڵێن کاکە ئەم ئیشە ڕەنگە خۆت فێری دیزاینێکی کۆمپیوتەرەکەی خۆت فێری ئیدیتێ بکەی خۆت فێری بە شێوازە لە شێوازەکان ئەو بەرنامە گرافیکانی کە هەیە بیکەی لە داهاتوە هەلی کارت بوو ئاسانترە خۆت فێری بۆ نمونە بە جۆرەچان کۆمپیوتەر و بەرنامەکانی بکەی لە داهاتوە ئیشت بۆ ئاسانە خۆت فێری زمانێکی نوێ بکەی لە داهاتوە ئیشت بۆ ئاسانە دروستکردن و کردنەوەی خولی پیشەیی ناخەنە پلانتانەوەیان جار وەڵی لە تاوکو ئێستا ڕاستیەکەی خولی دەمانسازیمان کردوێتەوە و لە خولی دیکە و بەنیازین دوام ئیڤنتە کۆمەڵە خولی دیکەمان داناوە خولی بارەتەن دروستەکان خولی شەترەنج و کۆمەڵە خولی دیکە بەنیازین بیکەینەوە ئینشاءالله بەدڵنیا بەنیازین ئینشاءالله بەڵام ئیتر وردە هەنگا و بانگا چونکە ئێمە هەروە فریاکەین زۆر کات بەهۆی نەبوونی سپۆنسەری شەو شتەکان زۆر ئاسان نادا بەدەستەوە بگەڕێی بە دوایە چۆن بەکەمترین لە دەرگای سەرمایەدارێکتان نەدا وەڵاهی لە دەرگای سەرمایەدارمان نەداوە دەرگای کۆمپانیامان داوە دەرگای نەخۆشخانە گەورەکانی شارمان داوە بۆ هاوکاریکردن بەڵامێتر ئەوانش بە حکمی سەرەتامان ئەوانش ئەڵم بۆ جارێکی دیکە بۆ هەنگاوێکی دیکە زۆر کار ئینشاءالله شتانە متمانەش کەمێک کەم بۆتەوانێت لە نێوان ڕێکخراوەکان و ئابڵێ هاوڵاتیانە تۆزێ ئەو شتە هەبوو لە ماوەی ڕابردووە کاتێکە قسەیەک ئەکرا لەسەرەوەی کە ئەو پارانی کە دەدرێت بە ڕێکخراوەکان بخۆیان هەڵێکردن نەخەرە بواری جێبەجێکردنەوەکاری لەسەر ناکەن ڕێک ئەوەی یعنی ئەوانش هەندێک کات ناقیان ناگری واتە بەدەستێنانی متمانە تۆزێک قورسە بەڵام ئێمە لەو هەنگاوان کە متمانەکە بەدەستبێنین دەمانێت لە سەرەتایان متمانەکە بەدەستبێنی پاشان ئیشانە گەڵاکەین پاشان کارانە گەڵاکەین بەڵام بە دڵنیاوی ئینشاءالله ئەوانش لە کۆتاییان متمانە هەرەکەن چونکە ئێمە ئیشەکەمان خۆبەخشیە و ئیشەکەمان خزمەتە وار خۆمانین کۆمەڵە گەنجین بێ پاڵپشتی هیچ کەسێک هیچ حیزبێکی لایەنێک هیچ کەسێک خۆمانی خۆبەخشانە خۆویستانە هەستاین بە ئەنجامدانی ئەم کارە و دەمانێت خزمەتێ بە گەنجام بکەین خۆمان گەنجین و لە نێو گەنجین دەمانێت خزمەت بە گەنجام بکەین و گەنجان زیاتر بەرەو پێشەوە بەنین خزمەتێ بە خۆمان بە داهاتوومان بە وڵاتەکەمان و بە تاک بە تاکی ئەم گەنجانە بکەین و ئێمە تەنها گەنجانیش نە بۆ نمونە کاتێک چین بۆ بانکی دابشکردنی موچەکان بۆ خانشینان ئیشمان لەسەر بەتەمەنەکانیش کردو بۆ نمونە کاتێک چوونە دە قوتابخانەیەکی منداڵانە ئیشماسە منداڵەکانیش کردووە واتە بە جۆرەکان ویستومانە پەیوەندیە کۆنتاکتی لەگەڵ هەمویانە دروستکەن کە خزمەتەکە بۆ هەمویان بێ و هەمووان سوودمەند بن ئینشاءالله لە کار و چالاکیەکانمان لە ماوەکانی ڕابردوو و داهاتوو ئینشاءالله و هەنگاوی گەورەتریشەنین ئینشاءالله بەڵام ئامانجی سەرەکیتان گەنجانە لەبەر هۆکارانەی کە بەدڵنیاوە ئامانجی سەرەکیمان گەنجانە دەستان خۆش بێ ماندوو نەبن
کاگلێر لەگەڵ ئەوەی کە باسیوەکوت ئێمە خۆمان گەنجین لە ناو گەنجانین باشتر ئاگاداری کێشە و گیر و گرفتەکانی گەنجانن کەواتە بەپی ئەزمموی خۆت بە پێوەی کە خۆت لە ناو گەنجانای چ ڕێنمایەکت هەیە بۆ گەنجان بۆی کە گەنجان تواناکانی خۆیان بدۆستنەوە وڵا گەنجان لەم سەردەما بە تایبەتی بەداخەوە بێهیوایەکی زۆر لە گەنجان کردو بێ ئومێدەیەکی زۆر ناخیشە ناگرین ئەین باودۆخەکە ناخۆشە باودۆخە سەختە ئێمە ناڵین وڵا شامی شەریف و هەموو شتێ باشە بەڵام لەسەر و هەمووش ئەمەشەوە یەکشت ئەڵێن یعنی ئەگەر بێتاقەت بی خەفەت بخۆی بێهیوای بێ ئومێد بی خۆ بارودۆخەکە هەروایە ئێخۆ گەشتبین بیت و ئومێدی شتێ بارودۆخەکە هەروایە کامیان باشترە تۆ خەفەت بخۆیت و دانیشی خۆ تووشی بەتاقەتی تووشی یەس و ماندووبوون کەی باشترە یان ئومێدت هەیە بۆی کە داهاتوو باشە بێ داهاتوو هەنگاوێک لەمەی ئێستا باشترە بێت چونکە بارودۆخ هەروە بوو لە هەموو شوێن هەروە بکرێت ئەم بارودۆخە بەرەو پێشەوە بڕۆ ئینشەڵڵا باشتر بێت چاکتر بێ من باوەڕم وایە گەنجان و داوام لە گەنجان ئەوەیە کە بێئومێد نەبن لەم بارودۆخانە دەکرێن بارودۆخانە بیقۆزنەوە بۆ کاری باشی خۆیان بۆ بنیادنانی بزنسی خۆیان بۆ بە شێوازی لە شێوازەکانی گەنجێک لەم کاتەیە ڕۆژی هەینی ئیڤنتێکەکە ئامادەنیە بەشداری ئیڤنتێ بکە ئامادەنیە بەشداری سیمینارێ بکە ئامادەنیە بەشداری خولێ بکە ئامادەنی هیچ هەنگاوێ ئیتر چی بکە ینی گەنجی خەریکی پۆبجیە خەریکی سۆشیال میدیا خەری کات بەسەر بردنە ئەعنی بەنیازی چی بۆ بکات ئیش بەنیازی وڵات چیت بۆ بکە کارەکە نایەتە ماڵەوە بە دڵنیای ینی بۆ نمونە لەم سەردەمەشە لەم کاتەیە گەنج هەیە لەم بارودۆخە سەختەیە ڕۆژانە سەدان دۆلار پارەکەیەتی لەڕێی سۆشیال میدیا و پارەپەیاکە لەڕێی سۆشیال میدیا و بزنسەکە بۆ نمونە هەوڵی داوە خۆی دۆزیوەتەوە ئەزانێت لە چ بوارەکە باشە ینی خۆی دۆزیوەتەوە ئەزانێت لەم سەردەمایە گەنج پێویستی بە چییە ئەزانێت لەم سەردەمایە بۆ نمونە پێداویستەکانی گەنجێک چیە بۆ سەرکەوتن ئەزانێت لە چیا باشە ئەزانێت بزنس چۆن دروست دەکرێت زمانێکی نوێ شارەزای ئەم چوار خاڵاگەر تۆ نازانی هەر هەمووی لە ئیڤنتەکە باسەکەین ئێمە ئەتوانی بەشداری واتە هەر چوار خاڵەکە گەنجێک پێویستی بە هەر بوارێک بێ هەر هەمووی لە ئیڤنتەکە باسەکرێت واتە بە شێوازی لە شێوازەکەن گەنجان پێویستە خۆیان بەرەو پێشەوە بەرە من ناڵم بارودۆخ باشە و یعنی تۆ بڵێ وڵات زۆر باشە زۆر بێت نا ئەمانە هەیە کێشە هەیە بەڵام ئەم شتە باشانەش هەیە بە بەشداری تێدا بکە گەنجان داینەمەی گۆڕانکارین هەر کاتێک گەنج لە وڵاتێکدا نەما ئەو وڵاتە پێش ناکەوێت لە دوای جەنگی جیهانیەکان لە ئەڵمانیا گەنجان کەم بوونەوە ئەڵمانیا چی کرد هاو گەنجیەنا بۆ وڵاتەکەی چونکە زانی ئەم وڵاتە گەنجی تێدا نەمێنە کاو لەبێ یعنی دوای ئەم وڵاتی خۆمان سەرێک ئەتۆ گەنجەکانی لێ دەکەن بزانێت چیە هیچی نامێنێتەوە کەواتە گەنج ئەبێ داینەمەی گۆڕانکاری بێ و گەنج عێراق یەکێک لە وڵاتانەش کە گەنجی زۆرە بە دڵنیاییەوە بۆیە گەنجی لێ دەکەی هیچی نامێنێتەوە بۆیە بە دڵنیایە وەکو گەنجێک تا چەند باوەڕت بە چانس هەیە زۆر جاکە دەستێتە کارێ هەنگاوێک کە نێشکستێنی ئەڵێ وڵا چانسم لە شانسم نەبوو ئەکرێت هەلو دەرفەت قۆستنەوە بێ لەوەی لە قسەکان لە ئاماژەت پێدا یاخود چانس بوونی هەیە بە دڵنیا چانس بوونی هەیە بەڵام چانس بۆ کەسێک کە هەوڵ بدە یعنی ئێستا بۆ نمونە تۆ لێرە بە منەچەم بە بازار من چانسم هەیە لەو ڕێگایە کە ئەڵم بۆ نمونە 25,000 بدۆزمەوە چانس ئەڵێ پارێکی دۆز بەڵام تۆ لێرە بۆسی پارەکە دۆزیتەوە نە من هەنگاوەکەم ناوە بۆیە چانسم هەیە بۆیە چانس ڕوبەڕی و کەسانە بێتەوە کە هەنگاوەکەنێ کابرا ئەڵێ بوو بە ملیۆنەر چانسی هەیە کابرا چانسی هەیە ڕاستەکەی بەڵام هەنگاوێکی ناو بزنسێکی دروست کردە پاشان بۆ ملیۆنەر خۆ لە خۆیان نەبووە تۆ لە ماڵەوە دانیشتی بزنست نییە چانست نییە کابرا ئەڵێم چانسی هەیە ئیشێکی دەستکەوتۆ مانگی 2 ملیۆنی هەیە بۆ نمونە کابرا هەوڵی داوە فێری زمانێکی نییە بۆیە چانسی هەیە تۆ لە ماڵەوە دانیشتی هیچ نازانی چانسەکە بۆ تۆ نییە کابرا ئیشیەکە لە کۆمپانیا لە بەشی ئایتی لە بەشی کۆمپیوتەرەکەی کابراڵن چانسی هەیە ڕاستەکەی بەڵام هەوڵی داوە خۆی فێری کۆمپیوتەر کردە پاشان چانسی هەیە کە تۆ هیچ نەزانی چانسێکی نەوەڵا چانس بۆ کەسانیە کە هیچی نییە بەڵام کاتێک تۆ هەنگاوێکت ناشتێکری چانسی ڕوبەڕوو دەبێت دروستە باشە گەنجی وا هەیە کاگلێ ڕەنگە لە زۆر بوارە بێوێ کار بکە یاخود هەنگاوانێ بۆ زۆر بواری جیاواز کاری لەسەرەکە دەکرێت ئەم کەسە لە توانای خۆی بێت کە ئەم بوارانە تاقیەکاتەوە هەوڵی بۆ دەدا کاری لەسەرەکە یاخود لە هەڵبژاردننی خەڵەتە یا هەڵبژاردننی هەڵەیە کە لەم کارە سەرکەوتو نابێ ئەچ بۆ کارێکی تر ئەمە سەرکەوتو نابێت چ بۆ کارێکی تر خۆ ڕاستەکەی یەک شتێ زۆر مهمە گەنجان تەرکیزیان لەسەر یەک شت بێت کە فۆکس لەسەر یەک شت بوو وەکو چۆن دەمی ئەڵتی کاتێک دیوارێک کوونەکەی ئەبێت فۆکسەکە تەرکیزەکە لەسەر یەک شوێن بێت یەک شوێن چونکە کەچوی لەسەر دووسێ شوێن ئیشەکان ئێمە لە ڕێکخراوەکەی خۆمانە بۆ نمونە تا 20 ڕۆژ بەر لە ئێستا کۆرسمانە بۆ کۆرسی دەرمانسازی بەردەوام ماوەی 25 ڕۆژە وازمان لە کۆرسێ ناوە هەموو تەرکیزمان لەسەر ئیڤنت هەیە
وازمان لە کۆرسی دواتریشێنە هیچی باس ناکەین و ئیشمان لەسەری نەکردووە تەنها و تەنها تەرکیزمان لەسەر یەک چالاکی یەک ئیڤنتە ئەبێ هەموو فۆکسەکە لەسەر ئەوە بێت چونکە ئێمە دیقەتمانە ئەمە ئیشمان لەسەر ئەوە کردو بۆ نمونە لە ماوەی ڕابردووە 2 کۆرسمان ڕاگەیان بەڕاستی کۆرسی یەکەممان ڕاگەیان کە تەرکیزمان لەسەر کۆرسی دووەم بوو هەستمان کرد کۆرسی دووەم و کاریگەری کەمتر بوو لە کۆرسی یەکەم بۆ لەبەرەوەی تەرکیزە زۆرەکەمان لەسەر کۆرسی دووەم نەبوو لەسەر کۆرسی یەکەم بوو ویستمان هەردووکی بگرین هەڵەیە ئەم شتانە نابێت تۆ پێویستە تەرکیزەکە و لەسەر یەک خاڵ بێت یەک خاڵ ئەو کاتە تۆ سەرکەوتووە بی ئەو کاتە تۆ لەو بواری خۆدا بەرەو پێشەوەڕێ ئەو کاتە تۆ هەنگاوی باشترنی تۆ ناکە لێرە خەریکی ئیشە بی لێرە خەریکی ئیشە هەموویت بۆ ناکرێ ڕاستان دەکا بۆ نمونەتەوە لە ئیشێکی سادە ئەەکەی لە ئیشێکی بەسیتەکەی بەڵام فۆکسە گەورەکە تەرکیزە گەورەکە لەسەر چی ئەوە مهمە ئامانجە گەورەکەی تۆ چییە خەونە گەورەکەی چییە تۆ سەیری ئەوە بکە چونکە ئامانجە گەورەکە و لە هەمووی گرنگترە سەیری ئامانجە چەند کات بخایە بەدڵنیایەوە ئامانجە گەورەکە و سەیری کە ئەمانە دیگە شتی لاوەکی ئەتوانی جار جار خۆتی پێوە خەریکی بەڵام شتی لاوەکی شتی سەرەکی ئامانجە گەورەکەی توێ ڕەنگە هەندێک جار ئەوە نەکەم تەحمل ببیان هەیە لە ماوەیەکی کەمدا بگات بە ئامانجەکەی بەدڵنیایە ئارامگرتن یا بڵێ سەبرگرتن کاریگەری هەیە لەسەری کە بگەیت بە ئامانجەکە حتمەن پێغەمبەر یوسف باوکی ئارامی گر بۆیە گەیشتەوە بە کوڕەکەی چەند ساڵە ئارامگریا بوو لە پاشانە گەیشتەوە بە کوڕەکەی چەند ساڵە ئارامگریا بوو هەتاوەکو خوای گەورە فەرمی لەگەڵ ئارامگرانان ئارامگران خوای گەورە کاریان بۆ ئاسانەکە تۆ نابێت بە یەک جار هەوڵی گرتنی دوو کەروێش بی ئەڵە هیچیانت بۆ ناگیرێ و تۆ بە یەک جار هەوڵی بەدەستێنانی دوو ئیش بی دوو کار بە هیچیان بۆ یا بێ لە ماوەیەکی کەمە قازانجێکی زۆر زۆر بەدڵنی ئەوەش هەڵەیە تۆ هەموو شتێک هەنگاو بە هەنگاو سەرەتا لە هەموو دارێکی 100 ساڵە کە دروست بۆ لە تۆیەک و دەستی بێکردووە ڕۆژگارێک تۆیەک بۆ شتێکی بچووک بۆ دەستی بێکرد ئێستا تەمەنی 100 ساڵە تەمەنی 40 ساڵە هەموو شتەکە هەروە بوون سەرەتا بە بچووکی هەنگاو بە هەنگاو دەست پێکە تا ئەوکو ئەبێ بە شتێکی گەورە من هەمیشە لە نیوستەوە هەڕیانی کە لەگەڵمانە پێیان دەڵم کاکە ئێمە ڕاستە سەرەتامانە بچووکین کەمین بەڵام ڕۆژگارێک دەبین بە ناوێکی گەورە نزیکەی 25 ئەندامی 25 ئەندام سەرەتامان نزیکەی 25 ئەندامی بەڵام وردە وردانی الحەمدوللا فۆرمێکی باش بکراوەتە بووم بە ئەندام لە دوایام چالاکیانەوە خەڵک بەردام و حەزەکە یانی بە حکمێکە ینی ڕێکخراو زۆرە بەڵام بەشی ڕێکخراوەکان سەر بە حیزبێکن سەر بە لایەنێکن سەر بە کەسێکن کەسە پاڵپشتیانەکە ئەمە ئێمە بە حکم هێر خۆمانین کۆمەڵە گەنجین خەڵکی حەزی پێ گەنجان حەزیان پێ حەزەکەن لە دەوری شوێنێک کۆبنەوەکە هەر خۆیان بن و گەنجان پاڵپشتێکیان نەبێ خۆیان سەر بە خۆ ئیشکەن کەسێک لە دواوە ئاراستیان نەکە خۆیان ئەوەی کە بۆ خزمەتی گەنج بێ ئەوە بکەن بۆیە الحەمدوللا بەردەوام فۆڕم پڕەکرێتە بەڵام بە بۆنێمی پێێنەوە مەجای ئەو معنی ڕاستی خەڵک وەرگرین بەڵام ئینشاڵڵا بۆ داهات و کار لەسەر ئەوەکەین مەسە کارمان لەسەر ئەوەیە کە لە زانکۆکانی دیکە ینی زانکۆکان بەردەوام مێسە لە زانکۆی چەرم و ئەنداممان هەیە لە زانکۆی سلێمانی هەمانە لە زانکۆکانی دیکە بە خەریکی دروستکردنی لە زانکۆی هەڵەبجە واتە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە سەرۆکایەتی زانکۆ واتە هەوڵمانداوە لێ هەموو زانکۆکان ئەنداممان هەبێ ئینشاڵڵا بۆی کارەکە گەورەتر بکەین و لە هەموو زانکۆکان خزمەتەکان زیاتر بکەین دەستان خۆش بێ ماندوو نەبن کاکلێر زۆر زۆر سپاس بە ئومێدی بەردەوامی کاری باشتر خزمەتی زیاتر بۆ گەنجان و بۆ تەواوی کۆمەلگای کوردی سپاس بۆ دلێر بابەکر کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی نیوستێپ سپاس بۆی کە لەم بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبوون. بەڵێ خۆشەویستان ئێستش ڕاستەوخۆ دەچینە لای هاوکارمان سەردەش کە لە بانکی خوێنەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە پێم وابێت ڕاگەاندنی بەرگری فریاکەوتنی سلێمانی هەڵە نەبن لەوێ ئامادەن بۆ خوێنبەخشی سەردەش سڵاو لێ بێت بەیانیت باشفەرم و زانیاری زیاتر لای تۆیە. سڵاو لە تۆ چنوور سڵاو لە بینەرانی گەلی کوردستان دیارە لێرە لیوای سەی بەرگری فریاکەوتن هاتوون چۆن لە ماوەی ڕابردوودا بە ڕۆح و خوێنی خۆیان خاکی پیرۆزی کوردستانیان پاراستووە لە ئەمڕۆیە هاتوون خوێنی خۆیان دەبەخشن بە بانکی خوێنی سلێمانی دیارە لە ماوەی ڕابردوودا ئەم لیوایە چەندین جار خوێنی خۆیان بەخشیوە مە لە کاتێکدا کە یەکێکە لەو لیوانەی کە زۆرترین بەشداریان هەبووە لە شەڕی دژ بە داعشدا من دەمەوێت ئەوەی کە لە دیمەنەکانە دەبیندرێت ئەمانە هێزی بەرگری فریاکەوتنن لیوای سێ دیارە لێرە فەرماندە شێخەمان لەگەڵە سڵاوتان لێبێت دەستان خۆش بێ ئەوەی کە هەبوویەوە لە ماوەی ڕابردوودا بە ڕۆحی خۆتان بەرگریتان لە خاکی پیرۆزی کوردستان کرد و ئەمڕۆ هاتوون خوێنی خۆتان دەبەخشن ئامانجتان چییە؟ ئامانجمان ئەوەیە کە ئێمە هەمیشە لەگەڵ گەل و میلەتی خۆمانین و هەر کاتێک پێویستیان بێ ئێمە لە خزمەتیانین و شتێکی واژ نییە باز بکرێت لەبەرەوە ئێمە لە شەڕەکانیدا ئەش زیاتر لە 37 شەهیدمان بەخشیوە بە وڵات و گەلی خۆمان ئێمە ئەوەی پێمان بکرێت ئەمڕۆ لە توانامانە خوێنە بەخشین
زیاتر لە 25 کارمەندمان بەشداری کرد لە هەڵمەتی خوێن بەخشین و پێشتریش لە چەند هەفتەیەکی ڕابردوو 30 کەسی ترمان بەشداری کردووە زیاتر بەوانەیە کە نەخۆشی تالاسیمان هەیە یاخود ئەوانەی کە حاڵەتی دووجیانی یاخود تووشی ڕووداوی هاتوچۆ بوون ئێمە هەموو کار لە خزمەت گەل و نیشتیمانی خۆمانە بەڵێ ئەوەی کە هەیە لیواکەی ئێوە پێم وابێ کردوتانە بە بەش هەرجاری و بەشێکتان خوێن پێشکەش دەکەن دەمەوێت پێم بڵێن لێستایە هەرێمی کوردستان لە بارودۆخێکدایەکە پێویستی بە ئێوەمانانە ئێوە چۆن بەڵێن دووپاتەکەنەوە کە خەڵکێکی زۆر چاوی لە هێزی پێشمەرگەی کوردستانە بۆ پاراستنی ئەم خاکە ئێمە هەموو کات بەڵێن دووپات دەکەینەوە لە خزمەت گەل و نیشتیمانی خۆمانین و بەتایبەت لەسەر ڕێبازە پیرۆزەکەی هەواڵی بەڕێز مامجەلال و بە سەرۆکاتی سەرۆک باغ تاڵەبانی هەموو کات خوێنە بەخشین بەجان و بە خوێنی خۆمان لە خزمەت گەل وڵات خۆمان لای زۆر سپاس بۆ تۆ هەمیشەیەوە جێی شانازی زۆر سپاس بەڵێ چنوور دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکوی هێزێکی یاریگەر لە ناوچەکەدا لەگەڵ هەموو بارودۆخەکاندا هەوڵی داوە جێدەستی دیار بێت لە ئەو بارودۆخی کە هەیە خوێن بەخشین لە ئێستاە بۆ ئەو نەخۆشانە یاخود بە تایبەت بۆ هەڵگیری تالاسیما ئێستا بەشێکە ینی خەمێکی گەورەیە بۆ هەمان بۆیە ئەمان دەیانەوێ بە هەر شێوەیەک بێ بتوانن ئەو بۆشایە بکەنەوە من دەچمە لای ئەم پێشمەرگە بە ڕێزە هەمیشەیەوە جێی شانازین پێم بڵێ خوێنی خۆتە بەخشی لە کاتێکە ئێوە گیانی خۆشتانە بەخشن بۆ ئەم کوردستانە چی پەیامێکتان هەیە بە شانازیەوە ئێمە بوو پێشمەرگەی لێ سێ بەرگری فریاگەوتن هەموو کاتی ئامادە بووین هەم لە بەرەکانی جەنگدا و هەم لەم کاتەشە هەموو کاتێک خوێنی خۆمان بەخشی ئێمە چەندین بەداخەوە نەخۆشی هەڵگری تالاسیمامان هەیە ئێستا ئێوە بینێن دڵیان خۆشە دەتانەوێت لێرۆ چیان پێ بڵێن هەتاوەکو ئێمە هەبین خوێنی خۆمانە بێ بەخشین بە شانازیەوە سەلامەت شانازین بەڵێ چنوور وەکو ئاماژەم پێکرد ژمارەی زۆر لە پێشمەرگەکان لێرەن تۆش ئەگەر پەیامی خۆ بگەێنی سڵاوت لێبێ ماندوو نەبیت پێمان بڵێ بە خوێنی خۆت دەتەوێت ئەو کەسانی کە پێویستیان بە خوێنی تۆیە پێشکەشیان کەی چی پەیامێک تەیە سڵاو لە تۆش پێشەکی و خێرمێنی سەرچاو ئێمە وەکو پێشمەرگەی هەرێمی کوردستان هەم بە گیان و هەم بە خوێنیش ئامادەن خوێنی خۆمان بەخشین بە هەموو کەسێک لە هەموو شوێنێک کە پێویستی بێمەوێت هەم لە کارەکەمانە و هەم لە بەخشینی خوێنیش بەشێکی زۆر لەو کەسانەی کە پێویستیان بە خوێنە ئێستا دڵخۆشن بە ئێوە چیان پێڵێن لێرەوە ئێمە خۆشحاڵین کە بووینە دەجێ ئومێدی چەند کەسێک خۆمان بە خۆشحاڵە زانین زۆر سپاس بۆ تۆ هەمیشە هەبن بەڵێ چنوور ئەوەی کە هەیە ژمارەیەکی زۆر لە هێزی پێشمەرگەی کوردستان لێرە کۆەوەی کە دەبینرێ هەم پزیشکە بە ڕێزەکان سەرقاڵیەوەن کە بتوانن هەنی خوێنیان لێ وەرگرن من ئەگەر کەسێکیشان هەبێ سڵاوت لێبێت هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەرەستیتە سەر پێمان بڵێ ئەم هێزە ڕۆحی خۆیان کرد بە قوربانی بۆ ئەم خاکەوە ئێستا خوێنی خۆیان نەبەخشن وەکو پزیشکێ چۆن ئەیان بینیت چیان پێڵیت لە دیدگای تۆیە دەستخۆشیان لە یەکەم ئەوان بەخێر بێن سەر چاو دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی ماندوونە ناسن لە شەڕەکان لە دیفاعکردن لە خەڵک لە ئێمە لە هەموو شتێکە و زوو شێن بۆ ئەم حەملانە و خوێن بەخشێن و بەڕاستی یعنی بانکی خوێن زۆر پێویستی بەوانەوە ئەو ئەوانیش کەم تەرخەمنین و دایمە بەدەنگمانەوەیەن و سپاسیانەکەین ئێوە خۆشحاڵن کە ئەم گەنجە خوێنگەرمانە بەم شێوەیە بە چەند هاوڕێ و خوشک و براکانیانەوەن بێگومانوەنیە بەڵێ بێگومان ئەیتەوان زۆرمان پێ خۆشەوە تەوانەوانەی هاتون ئەمڕۆ هەمویان گەنجی بەتوانان و هەمویان یعنی دڵسۆزانە هاتون لە خۆبردەیی هاتون ینی بۆ ئەو نهاتون بڵێن کەسێکیان نەخۆشی ئێستا ئێمە ڕۆژانە خەڵگێت نەخۆشیێکی هەیە یا مەسەلەن برینە عملیاتێکی هەیە خەڵگێ خوێنە بەخشێ بەڵام برا پێشمەرگەکان بەڕاستی ینی نەک ئەمە ڕۆیەکەم جاریان بێت دائیمەن کە هاتون ینی زوو حەملانە دووبارەکەنەوەیەن ئەو هەر بۆ خەسخانەی هیوا بۆ خەسخانەی سالاسیما و بڵێن تەبەڕەن و هەر بۆ بانک خوێن ئێوەشمان دوو لەشتان سپاسدانەکەن بەخێر بن سەرچاو زۆر سپاس بۆیەوە بەڵێ چنوور بەگشتی هێزی پێشمەرگەی کوردستان توانیوانە لە ماوەی ڕابردوودا بەرگری لە خاکی پیرۆزی کوردستان بکەن و ئێستاش بە خوێنی خۆیان هاوکاری ئەو کەسانە دەکەن کە پێویستیان بە خوێنە کە لە بانقی خوێن لە کوردستان ئەوەی کە هەیە کاک هاشم ئەگەر بێتە ئێرۆ تۆش قسێکمان بۆ بکەیت چونور ئەگەر دەرفەتە بێ کاک هاشم دیارە لە ماوەی ڕابردوودا لە ڕووی ئەدەبیات و شەعرەوە خزمەتی کردو بەڵام ئێستا هاوشانی پێشمەرگەکان هاتۆ بۆ ئێرە لە شوێنێکی جیاوازە و بینین هەمیشە جێی شانازیت پێمان بڵێ بەخشینی خوێن بۆ ئەم بانقە چی پەیامێکە
ئەمڕۆ برا پێشمەرگەکانمان کە زیاتر لە 30 پێشمەرگە لە هێزەکانی پێشمەرگەی بەرگری و فریاکەوتون هاتوون بۆی رە خوێنە بەخشن ئەیانەوێ پەیامیەوە بدەن بەگوێی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە وەک چۆن لە ڕابردوودا لە خزمەتی خاک بوون وەک چۆن لە ڕابردوودا دەیان شەهیدیان داوە لە سەنگەرەکانی پێشەوەی بەرگری ئەم لیوایە لیوای سێکە هەمیشە لە سەنگەرەکانی پێشەوەی بەرگری بووە 37 شەهیدی لە شەڕی داعشا داوە ئێستا شەیانەوێ بەبەخشینی خوێن ئەو پەیام بەخشن کە ئێمە لە خزمەت هاوڵاتیانین هەمیشە لە خزمەتی خەڵکین بە تایبەتی لەم دوایە بەداخەوە کە ڕووداوەکانی هاتوچۆ زۆر بووە لەم دوایە نەخۆشی بەڕاستی ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە وەرگرتنی خوێن هەیە زۆر بووە بۆیە بە پێویستیان زانی لەسەر فەرمانی فەرماندەی لیوان بەڕێز لیوان ڕەمەزان دێکۆنی ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە لێرە خوێن ببەخشن. زۆر سپاس بەڵێ چنوور ئەوەی کە بینرا پەیامی هێزی پێشمەرگەی کوردستان و لیوای لیسەی بەرگری فریاکەوتن بوو دەگەڕێمەوە لای تۆ. بەڵێ سپاس بۆ هاوکارمان سەردەشت کە لە بانکی خوێنەوە لەگەڵ ئێمە دامادە بوو سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی ئەو بەڕێزانەی کە ئامادەی ئەویان تێدا بووە